بەناوی خوای گەورە و میهرەبان بەخێر بێن ئازیزان. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئازیزان خۆشەویستان ئەتوانن لینکەکە شیرکەن لەگەڵ هاوڕێیان و ئازیزان و دۆستانتان و ئەوانتان کە مەیلی ئەوەتان هەیە کە بخوێنن لە وڵاتی کۆریا. ئازیزان خۆشەویستان، ئەمڕۆ زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین کە لە بەشێکی تر لە سێکتەرێکی تر ئەتوانین خزمەتی ئێوەی ئازیز بکەین وەکو کورد-زبان. ئازیزان خۆشەویستان، ئەمڕۆ لەگەڵ ڕێکخراوی گەنجانی کۆریا بە هاوبەشی لەگەڵ ئاواد ئەکادمی بە پاڵپشتی کنسوڵخانەی کۆریا هەستاین بە سازدانی ئەم وێبنارە کە لەلایەن هەردوو بەڕێز مامۆستا ئاشنا و خات و هێرۆ پێشکەش ئەکرێت. مامۆستا هێرۆ ئەگەر بەڕێستان دەست هەڵببڕن بۆ پێشکەشکردنی وێبنارەکە. ئازیزانم مەتوانن لینکەکە شیر بکەن. خات و هێرۆ بەڕێستان ئێستا هۆستن، ئەتوانن مایکەکەتان بکەنەوە و دەست پێ بکەن. مامۆستا هێرۆ. سڵاوی خوای گەورەتان لێبێ، ئێوارەتان باش هەموو لایەک. زۆر سپاستان دەکەم بۆ ئەو دەرفەتە بۆ ئەوەی پێشکەشی ئەو سیمینارەی بکەین. مامۆستا هێرۆمە، مامۆستای زانکۆمە لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی پەروەردە بەشی زمانی ئینگلیزی. زۆر خۆشحاڵم کە ئەم ئێوارەیە لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی ئەو سیمینارە. بێجگە لە ئەوەی کە مامۆستای زانکۆمە لە زانکۆی سەلاحەدین ئەندامیشم لەو ڕێکخراوە، ڕێکخراوی گەنجانی کۆریا کوردستانە. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە هەم ئەرکی ئەکادمی دەکەم، بێجگە لە ئەوە ئەرکی خۆبەخشیش دەکەم ئەلێرە کە پێکەوە لەگەڵ گەنجانی تری کۆری و کوردان پێکەوە کار دەکەین بۆ ئەوەی داهاتوویەکی بەخسێنین بۆ گەنجەکانمان. ئێستاش ئەمڕۆ دەست پێ دەکەین بە سیمینارەکەمان کە دەربارەی سکۆلەرشیپی گلۆبال کۆریا سکۆلەرشیپ کە ناوی لێ دەنێین GKS. طبعاً ئەو با بڵێن ئەو سکۆلەرشیپە بۆ ماستەر و دکتۆرا و پۆست دکتۆرایە. بەڵام سەرەتا پێش ئەوەی کە دەست پێ بکەین لە وردەکاری ئەو با بڵێن ئەو سکۆلەرشیپە، هەندێک با بڵێن پوختەیەک یان ئینترۆدەکشنێک لەسەر ڕێکخراوەکەمان بە ئێوەی بەڕێز دەدەین کە ئەوەی گرنگە بزانن لەسەر ئێمە ڕێکخراوی کۆریا کوردستان یوث ئۆرگنایزیشن کە ڕێکخراوی گەنجانی کۆریا کوردستانە. طبعاً ئەوە پلاتفۆرمێکی گەنجانەیە کە با بڵێن گەنجی کوردی و گەنجی کۆری دەبەستێت وەکو پردێک لە نێوانمان دروست دەبێ بۆ ئەوەی خزمەتی هەموو گەنجی کۆری و کوردی بکەین بۆ ڕەخساندنی هەل لە با بڵێن ئاستی جیا هەم لە پەروەردەیی تەکنەلۆجی کەلتۆری باشە، دروستکردنی ڕێگایەک و پردێک بۆ داهاتوویەکی با بڵێن گەشاوتر هەم بۆ کوردەکانمان گەنجی کوردی خۆمان هەم بۆ کۆرێکان. طبعاً لە ئەزمموی یەکتریش فێر دەبین، هەم ئێمە لە کەلتوری ئەوان و لە ئەزمموی ئەوان فێر دەبین، ئەوانیش لە ئەزمموی ئێمە وە کەلتوری ئێمە فێر دەبن. ئەگەر ڕسمەکانیش ببینن ئەوە کۆریاویکە، طبعاًەوە منم لە ناوەندێمە، ئەوەش با بڵێن دەستپێکی ئێمە بوو کە تقریبەن پێش ساڵێک بوو کە دەستپێکی ڕێکخراوەکەمان بوو. وەکو با بڵێن دید و ئامانجمان چییە لەو ڕێکخراوە؟ یەکەمیان دروستکردنی داهاتوویەکی گەشە بۆ کورد و گەنجانی کورد و کۆری بۆ ئەوەی پێکەوە کار بکەن بۆ پێشکەوتنی جیهانی. دووەمیان با بڵێن پڕکردنەوەی کەلێنی نێوان کوردستان و کۆریا و فێربوون لە ئەزمموی یەکتر، وەکو ئەوەی کە تازە باسم کرد، ئەوە تا لە ڕووی
پەروەردەیی و ڕووی تەکنەلۆژیاوە دەتوانین لە ئەزمموی کۆری فێر ببین وەکو ئەوەی کە بۆ نمونە ئەو سیمینارەی کە ئەمڕۆ دامان ناوە بۆ ئەوەی فێر بین با بڵێن لە ئەزمموی کۆریا ئەو سکۆلەرشیپی کۆریا ئێمەش ئێوە بە ئاشنا دەکەین بەو سکۆلەرشیپە حتە با بڵێن ئیسیفادە بکەن لێ و هەروەها ئاڵوگۆری کەلتوری و زانستی دەکەین لە بینی کۆریا و کوردستان ئەوە لێرە کە با بڵێن دید و ئامانجمانە لەو ڕێکخراوە بینە ئێرە ئەو ڕێکخراوە پێک دێت لە چەند بەشێک یەکەمیان بەشی پەروەردە و ڕاهێنانە کە بەڕاستی چالاکی زۆرمان هەیە کە پەیوەستە بە ڕاهێنان و پەروەردەکردن لەوانە کە سکیل دیڤلۆپمنتە لیدەرشپ پرۆگرامە نۆڵج شێرینگە و با بڵێن سیمیناری ئەمڕۆ بەشێکە لە چالاکی بەشی پەروەردە و ڕاهێنانە کە ئێوەی بەڕێز بە ئاشنا دەکەین بەو سکۆلەرشیپە ئەوە لە ئاکتیڤیتیەکانی بەشی پەروەردەیە و هەروەها بەشی کللتوریمان هەیە کە پێشماوەیەک تقریبان ئەگەر غەڵەت نەبم 2 مانگێک کۆریا ویکمان هەبوو ئیشمان کرد لەسەر هەندێک ئاکتیڤیتی کللتوری کۆری بوو با بڵێن تایکۆندۆمان هەبوو میکەپمان هەبوو خواردنی کللتوری کۆریمان هەبوو سۆوا بەشی کللتوری ئایدی ئەو نوعە ئاکتیڤیتیانە دەبێت کە پێویستە بە هوەر و کللتوری کۆریە و هەروەها بەشی تەکنۆلۆژیامان هەیە کە لەو بەشە بەڕاستی ئێمە هانی گەنجی کوردی ئێمە دەدەین بۆ ئەوەی فێر ببن لە ئەزمموی با بڵێن کۆریەکان لە با بڵێن لە بواری تەکنۆلۆژیایەوە کە ئەوان بەڕاستی زۆر سەرکەوتوو بوون لە بوارە لە بواری بەڕاستی پەروەردەش زۆر حەزیان بە قوتابی زیرەکە ئەوە دەبێ بزانن لەسەر کۆریەکان و هەروەها بەشی ئابووریمان هەیە کە پشگیریکردنی پەرپێدانی کارە هاوکاری ئابووری دەکە و هەروەها گەشەی پیشەیە بینە سەربەشی کۆتایی ئەویش میدیا و کمیونیکیشن ڕاگەیاندن و پەیوەندیە لە بینی دووبارە لە بینی کۆریا و کوردستان بۆ دروستکردنی پردێکە و پەیوەندیەکی پتە و لە بینی هەردوو کەلتور ئەو بەشانە بوو کە ئێمە با بڵێن هەمانە لە ڕێکخراوەکەمان ئەمن مامۆستا هێرۆ ئەندامم لە بەشی پەروەردە و ڕاهێنان کاک محەممەدمان لەگەڵا ئەویش با بڵێن سەرۆکی بەشی پەروەردە و ڕاهێنانە ئێستاش ئەوە با بڵێن دەتانن فەڵۆمان بکەن لە فەیسبوک و ئینستاگرام و لینکدین و وەبسایتی خۆمان بۆ ئەوەی زیاتر زانیاری وەربگرن لەسەر ڕێکخراوەکەمان دەستان خۆشبی ئێستاش لە پاشە من دکتۆرە ئاشنا تاوا دەکەم دەستەکانە خۆش بێ خات و هێرۆ لەش ساغ بێ سپاس بۆ ڕوونکردنەوەکەت دەستخۆشیمان هەیە بۆ ڕێکخراوی گەنجانی کۆریا کوردستان مامۆستا ئاشنای بەڕێز فەرموو ئێستا بەڕێستان هۆستن لە خزمەتتانەیە ئێوارە باش هەمولایەک دەست خۆش بێ مامۆستا هێرۆ سەرەتا دەمێت دەستخۆشی لە ئاوات ئەکادمی بکەم کە ئەم دەرفەتەی داوە بە من بتوانم زۆرترین زانیاری لەسەر GKS بە ئێوە بدەم من ئاشنام یەکێکم لەوانەی کە توانیمە لە ڕێگەی سکۆلەرشیپی GKSەوە بچمە کۆریا و دکتۆراکەم لێیان دەرتەواو بکەم و هەروەها ئەندامیشم لە ڕێکخراوی KKO واتە ڕێکخراوی گەنجانی کۆریا کوردستان و بەڕێوەبەری کۆریا کۆرنەرم لە زانکۆی تیشکی نێودەوڵەتیش ئێستا من دەچمە سەر با بڵێن بە شێوەیەکی دیتێل باسی GKS دەکەم لەگەڵتان GKS چییە و چۆن بتوانن ئێوە خۆتانی بۆ ئامادە بکەن و چی کرایتریایەک پێویستە بۆی ئێوە بیکەن کەوا بێنە سەر GKS
GKS چیە کە کورتکراوەی Global Korea Scholarshipە سکۆلەرشیپێکی با بڵێن ئینتەرناشنەڵە کە لەلایەن ڕاستەخۆ لەلایەن حکوومەتی کۆریاوە سەپۆرت دەکرێتن ساڵانە چەند کورسیەکیان هەیە بۆ چەندین وڵات هەم بۆ باچلەر واتە بۆ ئەندەگراجوێت و هەم بۆ پۆست گراجوێت ماستەر دکتۆرا و ریسەرچ ئێمە ئەمڕۆ کە باسی چی دەکەین باسی ماستەر و دکتۆرا و ریسەرچ دەکەین بۆ ساڵی 2026 طبعا ئەپلیکیشن سەرەتا لە مانگی 1 بۆ ماستەر و دکتۆرا و ریسەرچ دەست پێ دەکەن دەکرێتەوە ئەپلیکیشن و ئەشتانە بۆ ساڵی 2026 بڕیار وایە کە 1820 تەلەبە لە 720 وڵاتی جیهان هەڵدەبژێردرن بۆ ئەم پرۆگرامەیە عێراق بەشێکە لەو وڵاتانی کە با بڵێن هەڵبژێردراوە بۆ ئەو پرۆگرامە و بۆ عێراقیش 4 کورسیان داناوە باشە کەوا بێت 4 تەلەبە بە گارانتی لە عێراق لە ڕێگەی GKSەوە بۆ ساڵی 2026 دەتوانن بچنە کۆریا بۆ ئەوی یان ماستەر یان دکتۆرا یان ریسێرچەکان لەوێ بخوێن پرپسەکەی چیە واتە ئامانجی GKS چیە GKS وەکو با بڵێن استراتیژیەکی حکوومەتی کۆریایە کە دەیەوێ کەلتور و زمانی و مێژووی کۆریا بە هەموو جیهان بناسێنێ بەمە چی دەکات تەلەبە لە هەموو وڵاتان بانگ دەکات بۆ خوێندنەکەیان دایانهێڵێتەوە لە کاتێک کە تۆ خوێندنەکەی خۆت دەخوێنی لەوێ با بڵێن ماستەرە دکتۆرایان ریسەرچە لە هەمان کاتە چەندین پرۆگرام و شتی تر هەیە کە جامعەکان بە تەلەبەکانیان دەناسێنن کە پرپسەکەی چیە کەلتوری کۆری ئاشنا دەکەن بە ئێوە بنەفێتەکانی چیە واتە ئەگەر ئێوە ئەو سکۆلەرشیپە ئیشاڵڵا بوو بە نسیبدان چ سوودێکی هەیە بۆ ئێوە دەتوانن خوێندنەکەتان پارەی خوێندنەکەتان هەمووی لە ڕێگەی ئەو GKS ئەو سکۆلەرشیپە دەدرێتن مانگانە لیڤین ئەکسپێنستان دەدرێتن و پارەی تیکت چوون و هاتنەوەشتان بۆ دەدرێت لەگەڵ پلس هێڵث ئینشورانستان دەبێت هێڵث ئینشورانس هەموو شتێک دەگرێتەوە ینی هەر نەخۆشیە کە تۆ هەت بێ پێویست پێ بچ بۆ مستەشفا ئەوان 180 ئەو خەرجیانەت هەمووی ئەوان کەڤەری دەکەن بەڵام ئەمە ئەوانە ناگرێتەوە با بڵێن کۆسمێتیک سرجری ئۆشتانە باشە method of applying چۆن بتوانی تەقدیم بکەیت بۆ GKS طبعا دوو ڕێگامان هەیە ڕێگەی یەکەمیان لە ڕێگەی embassy tracker واتە لە ڕێگەی سەفارەتی کۆریاوە دەبێت سەفارەتی کۆریا لە هەر وڵاتێک لە ڕێگەی ویەوە تۆ دەتوانیت تەقدیم بکەیت ڕێگەی دووەمیان ڕێگەی دووەممان چیە لە ڕێگەی زانکۆ دەبێت واتە تۆ دوو ئۆپشنت هەیە یان دەتوانی بچی لە ڕێگەی سەفارەتی کۆریا لە بەغدا تەقدیمی ئەو GKS بکەیت یاخود تۆ دەتوانیت دایرێکت لە ڕێگەی زانکۆیەکی کۆریەوە ئەپلیکیشنەکەی خۆت تەقدیم بکەیت ئەوە دوایی باسی دەکەین چۆن چۆنی دەکرێتن ناشناڵەتی چەند وڵاتێکە عێراق ئینکلودە بۆ H واتە تەمەن هەموو ئەو ئەپلیکانتانی کە دەیانێت تەقدیم بکەن بۆ ئەو سکۆلەرشیپە ئەگەر بتەوێت بۆ ماستەر تەقدیم بکەیت ئەوە تۆ دەبێت لە 40 ساڵی بچووکتر بی یعنی تا 40 ساڵی بۆت هەیە و دکتۆراش بە هەمان شێوە بەڵام ئەگەر بێت بۆ ریسەرچ تەقدیم بکەیت ئەگەر مەرجی ئەوە هەبێ بڵێن ئەو مەرجت تێدا بێت کە تۆ مامۆستای لە زانکۆیەک ئەو کاتە تەمەنت هەتا 45 ساڵیش بێ هیچ کێشەت نابێت language requirement طبعا لە وڵاتانی تر داوای ئیمتحانی زمانی کۆریش دەکەن بەڵام لەبەرەوەی لە عێراق ئێمە ئەو ئیمتحانەمان نیکە پێ دەڵێن تۆپیک لە عێراق ئەمە کرایتریایە ینی ئۆپشنەڵە ئەتوانی هەت بێ و ئەشتوانی نەت بێ زمانی ئینگلیزیش بە هەمان شێوە ئەگەر بێت و ئیمتحانی زمانی ئینگلیزی IELTS تۆفڵە ئەمانەیان هەبێ ئەوە پلەسە بۆ تۆ بەڵام ینی شەرت نییە مەرج نییە ئیلا هەشت بێ
academic qualification دەبێ بۆ ئەوەی بتوانانی تەقدیمی ئەو پرۆگرامەیە بکەی دەبێ یەکێک لەو پۆینتانەی خوارەوە تێبدا بێ بۆ نمونە دەرەجەکەت لە 80 یاخود بەرەو سەرەوە بێ لەسەر سکێڵی 100 یاخود یەکێک بی لەوانەی کە تۆپ 20 یعنی لە کلاسەکەی خۆتان با بڵێن 30 چەند کەسن یەکێک بی لەوانی کە 20 یەکەمن ویان GPA-کەت 2.6 بێ لەسەر 4 یاخود 2.8 لەسەر 4.3 یان 2.9 لەسەر 4.5 یان 3.2 لەسەر 5 اینجا ئەو GPA-ە زۆربەی زانکۆیەکان لەوانەیە نەیان بێ لەوانەیە لە عێراق زۆربەی دەرەجەکان کە ئێمە وەری دەگرینەوە لەسەر سکێڵی 100 بە پوینت حساب دەکرێوانە بۆ ئەوەی تۆ بتوانی GPA-کەت دەربێنی دەبێت داوا لە زانکۆکەت بکەیت لە بەشی ئادمینستریشن ئەوان بۆ خۆیان سکێڵەکەت بۆ دەگۆڕن دەیکەن بە GPA اینجا تۆ ئەو GPA ئەتاچ دەکەی لەگەڵ دۆکیومنتەکانی تر و تەقدیمی ئەو پرۆگرامی دەکەی چونکە ئەوە ینی مەستە ئەبێ GPA-کەت هەبێ ئەگەر دەرەجەکەشت بە 100 و یان با بڵێن 980 دەبێ هەر بیگۆڕی بۆ GPA لەگەڵ دۆکیومنتەکانی تر ئەتاچ بکەیت با بڵێن دیوریشنی سکۆلەرشیپەکە چۆنە بۆ ماستەر 3 ساڵە کە ساڵی یەکەم زمانی کۆریا زمانی کۆری دەخوێنی پاشان 2 ساڵی تر خوێندنەکەی خۆت دەخوێنی بۆ دکتۆراش 4 ساڵە 1 ساڵ زمانی کۆری دەخوێنی بە هەمان شێوە 3 ساڵیش دکتۆراکەت دەخوێنی بۆ ریسەرچ واتە پۆستدۆک لە 6 مانگ بۆ ساڵێکە ساڵی یەکەم کە زمانی کۆری دەخوێنن هەم بۆ دکتۆرا و بۆ ماستەریش بۆ ریسەرچ پێویست ناکە نەیخوێنن بەڵام بۆ ماستەر و بۆ دکتۆرا ساڵی یەکەمت لە شارێکدا دادەنێن کە حکوومەتی کۆریا GKS خۆی هەڵدەبژێرێ بۆت ینی تۆ ئەو ئۆپشنت نییە بڵێ لەو شارە دەمێ زمانی کۆریەکە بخوێنم ئەوان خۆیان بۆت هەڵدەبژێرن دەتبەن لەو شارە ساڵێک زمانی کۆریەکە دەخوێنی لە کۆتاییدا ئیمتحانێک دەکەی دەبێت لە ئیمتحانەکە زمانی کۆریەکە 6 لەڤلی هەیە تۆ دەبێت هیچ نەبێ لەڤلی 3 بێنی بۆی بتوانی بەردەوام بی لە خوێندنەکە واتە ئەگەر لەڤلی 3 نەهێنی ئەوە ئەو سکۆلەرشیپەت لێ دەسێنەوە تۆ دەبێت بگەڕێتەوە وڵاتەکەی خۆت بەڵام یعنی شتێکی ئەوەندە قورس نییە تۆ بە ماوەی ساڵێک لێڤلی 3 یعنی ئەگەرێکی زۆری هەیە کە بتوانی بیکەیە زۆربەی ئەو تەلەبانی کە لەگەڵ ئێمەش بوون ینی نەمان بوو کە نەیتوانی بێ لێڤل 3 بەدەستنێنی هەمویان تاوایان کرد لێڤل 3یان ینی زۆر قورس نابێ ئەمە بێنیفێتەکان کە باسمان کرد اینجا با بڵێن تەقدیماتەکە چۆن چۆنی دەبێت ئەگەر بێت و لە ڕێگەی ئەمبەسیەوە بیکەی سەرەتا دۆکیومنتەکان کە دوایی باسی دەکەین چییە هەمووی ئامادە دەکەی طبعا دەبێت دۆکیومنتەکانت هەمووی بە زمانی ئینگلیزی بێ ئەگەر هەر دۆکیومنتێکت هەیە بە زمانی عەرەبی یان بە زمانی کوردی دەبێت تەرجمەی بکەی بۆ ئینگلیزی و لیگەڵی بکرێتن و دواییش لە پەیوەندیەکانی دەرەوەی وابزانم لەوێ ستامپ دەکرێت اینجا تۆ لەگەڵ دۆکیومنتەکانی ترت ئەتاچ دەکەی و ئەگەر دۆکیومنتەکانیشت ئۆڕێدی بە زمانی ئینگلیزی و هیچ کێشەت نییە هەمووی حازر دەکەی دەیخەیتە ناو فایلەکە قەپات دەکەی دەینێری بۆ سەفارەتی کۆریا لە بەغداد طبعا دەتوانی خۆت بچی یانیش ئەوان ئاسانکاریەکیان کردووە با بڵێن پیرێدێک دادەنێن ماوەیەک دادەنێن هەفتەیەکە 2 هەفتەیە 3 هەفتەیە بەرەو ئەخیریەکەی دەڵێن ئەناونسی دەکەن دەڵێن لەو ماوەیە ئێمە یەکێکمان لە سەفارەت چکە سەفارەتی کۆریا لە ناوچەی گرین زۆنە ئەوزان هەموو کەسێک ناتوانێت بچێتەوە بە ئاسانی ئەوان خۆیان نەفەریان دەنێرنە دەرەوە لە پۆینتێک چاوەڕێ دەکا ڕۆژانە لە سەعات ئەوەندە بۆ ئەوەندە دۆکیومنت لەو کەسانە وەردەگرێت کە دەیانێت تەقدیمی GKS بکەن من کاتی خۆی چیم کرد هەموو دۆکیومنتەکانم کردە ناو فایلێک بە سایقێک خۆم نەچووم بە سایقێک ناردم حتا ئەو شوێنەی کە ئەو کەسە چاوەڕێی دەکرد دۆکیومنتەکانیان وەرگرت و بردیانە سەفارەت یعنی ئەوەندە قورس نییە دەتوانی بۆ شێوازە بکەی ئەوانی کە لە سەفارەتیشن یانی ئاسانکاری دەکەن زۆر بۆ ئەوە ئیتر کە تۆ دۆکیومنتەکانت تەقدیم کرد لە ڕێگەی سەفارەتەوە یەکەم سلێکشن
بەسێ سلێکشن دادەڕە بەسێ هەڵبژاردن دادەڕە. هەڵبژاردننی یەکەم لەلایەن سەفارەتی کۆریاوە دەبێت لوجنەیەک دادەنیشن هەموو دۆکیمنتەکان هەموو ئەپلیکیشنەکان سیر دەکەن و چەند کەسێک هەڵدەبژێرن دوایی بە تەلەفۆن بەیان بە ئیمێل بێ کۆنتاکتتان پێ دەکەن دەڵێن ئێوە لە ڕاوندی یەکەم هەڵبژێردراون. هەندێک جار پێش ئەوەی هەڵبژێردرێن احتیمالی ئەوە هەیە مقابلەتان بکەن احتیمالیشی ئەوە هەیە مقابلەتان دەکەن. من کاتی خۆی مقابلە نەکرابووم بەڵام گوێم لێ بۆ ئانی تر هەندێکیان مقابلە کرابوون بەڵام بەڕاستی نازانم لەسەر ئەساسی چی ئەو مقابلەیە هەندێکیان دەکرێت هەندێکیان ناکرێت. پاش ئەوەی کە هەڵبژێردرای ئیتر دۆکیمنتەکانی تۆ دەچێتە کۆریا بۆ NIIED کە ئەمە سەر بە GKS ئەوان دادەنیشن لوجنەیەک دیسان سێری ئەپلیکیشنەکان دەکەن لە هەر وڵاتێک کە بۆیان هاتووە بۆ نمونە ئەوان دەزانن کە لە عێراق دەبێت 4 کەس هەڵبژێردرێ ئیتر با بڵێن 10 ئەپلیکیشن بۆیان چووە ئەوان هەمووی سێر دەکەن چەندانەیەکیان هەڵدەبژێرن و ئیتر دوای بە ئیمێل ئاگادار دەکرێنەوە کە ئێوە لە ڕاوندی دووەمیش هەڵبژێردراون. دێتە سەر ڕاوندی سێم کە ماوەی مانگێکی پێدەچێت. ڕاوندی سێم کێیە؟ ئەو زانکۆیانەیە کە تۆ لە ئەپلیکیشنەکەی خۆت دیاریت کردوون. طبعاً ئەگەر بێت تۆ لە ڕێگەی سەفارەتەوە تەقدیم بکەی بۆت هەیە 3 زانکۆ هەڵبژێری. زانکۆکان کامانن ئەو دوایی باسی دەکەین ئەو مجموعەیەکی زۆر زانکۆیە کە هەر لە ناو گایدلاینی ئەپلیکیشن و وێبسایتی GKS هەیە حکوومەتی کۆریا هەمووی دیاری کردووە دەڵێت تۆ بۆت هەیە ئەو زانکۆیانە هەڵبژێری بۆی تەقدیمی GKS بکەیت. تاوان زانکۆکان زۆر زۆرن وابزانم هەموو شارەکانیشی تێدایە 3 زانکۆ دەتوانی هەڵبژێری. ڕاوندی سێم دەبێ یەکێک لەو زانکۆیانە ئەتوو قبولکەن ئەکسپتت بکەن. اینجا جاری وا هەیە 1 زانکۆ قبولت دەکات جاری وا هەیە 2 زانکۆ جاری واشەیە هەر 3 زانکۆ کە قبولت دەکەن. ئەو کاتە کە هەر 3 زانکۆ با بڵێنیان 2 زانکۆ تۆ قبولی تۆیان کرد ئەو کاتە چۆیسەکە دەگەڕێتەوە سەر خۆت دەتەوێت کام زانکۆ هەڵبژێری. باشە ئەگەر 1 زانکۆش تۆی هەڵبژار ئەوە تاوە هەر ئەو ئۆپشنت هەیە و دەبێت بچی لەو زانکۆیە بخوێنی. ئەگەر بتەوێت لە ڕێگەی زانکۆوە تەقدیم بکەیت ئەوە تۆ دۆکیمنت وشت هیچ نانێری بۆ سەفارەت چی دەکەی؟ هەموو دۆکیمنتەکانی خۆت حازر دەکەی پەیوەندی بە زانکۆیەک دەکەی کە لە لیستی زانکۆکان هەیە و ئەو دۆکیمنت و شتەکانی خۆت بۆیان دەنێری دەبێ ئەوان قبولت کەن ئینڤیتیشن لێتەرت بۆ دەنێرن پاژۆی کە ڕێڤی دۆکیمنتەکانت دەکەن ئینڤیتیشن لێتەرەکان کە بۆ ناردی تۆ لەگەڵ با بڵێن قبولکرای ئەو دۆکیمنتانەی تۆ چی دەکات جامعەکان یەکسەر بۆ NIID دەنێرە. یعنی یەکەم جار کە تۆ پەیوەندیت بە زانکۆ کرد دۆکیمنتەکانی خۆت بۆ ئەوان نار ئەوان قبولیان کردی و ئینڤیتیشنت بۆ دەنێرن ئیتر دوای دۆکیمنتەکانی تر تۆ دەنێرن بۆ NIID. NIID سەیری ئەپلیکیشنەکان دەکا ئەو قەرار دەدا ئایا تۆ ئەکسپت کراوی لەو سکۆلەرشیپە یان نە. کاوا بێ بۆی بەسەریعی بۆتان بڵێمەوە ئەگەر لە ڕێگەی سەفارەت بێ یەکەم جار سەفارەت هەڵ دەبژێرێ دوایە NIID دوایی زانکۆ. بەڵام ئەگەر لە ڕێگەی زانکۆ بێ زانکۆ هەڵت دەبژێرێ اینجا NIID قەرار دەدا کە تۆ وەرگیراوی یان نە. ئەپلیکیشنەکە لە مانگی ئەخیری 1 یان بیدایەتی 2 دەکرێتەوە. ئاخیر ئەناونسمنت کە بە تەواوی تۆ هەڵبژێردراوی کەی دەکرێت لە ئاخیری مانگی 6 دەکرێتن کە ئەناونس دەکرێت تەواو تۆ وەرگیرایی و مانگی 8 دەچی بۆ کۆریا بۆی خوێندنەکەت دەست پێ بکەیت. بۆ ئەوەی ڕوونکردنەوەیەکی گرنگتان پێ بدەم ئەگەر بێت و لە ڕێگەی سەفارەتەوە تەقدیم بکەن ئێمە وتمان دەتوانن 3 زانکۆ هەڵبژێرن. زانکۆکان کراون بە 2 بەش. بەشی یەکەمیان پێ دەڵێن تایپ A بەشی دووەمیشیان پێ دەڵێن تایپ B. تایپ A چییە؟ تایپ A ئەو زانکۆیانەیە کە دەکەوێتە شاری سیۆل واتە ئاسیمەی کۆریا. تایپ B کامانن ئەو زانکۆیانن کە دەکەوێتە شارەکانی تر. اینجا گەر تۆ لە ڕێگەی ئەمبەسی تەقدیم دەکەی مەرجە دەبێ ئیلا تایپ A و تایپ B هەڵبژێری. یعنی
دەتوانی بۆ نمونە یەک زانکۆ تایپ A هەڵبژێری دوو تایپ B هەڵبژێری یان دوو زانکۆی تایپ A هەڵبژێری یەک تایپ B هەڵبژێری یعنی ئەوە دەگەڕێتەوە سەر خۆت بەڵام مەرجە دەبێ هەردووکی تێدابێت تایپ A و تایپ B طبعا ئەوە لە گایدلاینەکە هەمووی نووسراوە تایپ A چ زانکۆیەکە تایپ B چ زانکۆیەکە لە ئاخیریەکەش لینکەکەمان داناوە بۆی ئێوە بتوان بە ئاسانی داونلۆدی بکەن و بیخوێنەوە. ئەو دۆکومنتانەی کە پێویستە حازری بکەیت بۆی تەقدیم بکەی کامانن ئەپلیکیشن فۆرمە کە ئۆڕێدی لە وێبسایتەکە هەیە لینکەکەمان لە ئاخیریەکە داناوە پرسنل ستیتمنتە ئەویش فۆرمێکی خۆی هەیە داونلۆدی دەکەی و پڕی دەکەیەوە ستەدی پلانە کە بۆ ماستەر و دکتۆرا پێویستە پلانی تۆ چییە دەتەوێت چی بخوێنی چۆن کات و شتت دابەش دەکەی بۆی خوێندنەکەت تەواو بکەی بۆ ریسەرچ پروپۆزەڵ هەیە بۆ ئەوانی کە تەقدیمی ریسەرچ دەکەن تەواو دەبێت ریسەرچ پروپۆزەڵتان هەبێ ئایا ئێوە تۆپیکێکتان هەیە بۆ کە دەتانێت ریسەرچی لەسەر بکەن و هەندێک با بڵێن پلانتان چیە بۆی one letter of recommendation لێتەرێک ریکوایر دەبێ هەم ماستەر و هەم دکتۆرا و هەم ریسەرچ تەقدیمی بکەن طبعا لێرە نووسراوە ریکوایر نییە بەڵام من کاتی خۆی کە تەقدیمم کرد لە سەفارەت پێیان وتم یەکەم جار دامنە نابوو تەقدیم بکەم پرسیارم لێیان کرد وتیانە من وتیان دەبێت دایبنی چونکە ئەگەر داینەنەی ئەگەرێکی زۆری هەیە کە با بڵێن ئەپلیکیشنەکەت ریجێکت بکرێتەوە letter of invitation بۆ ریسەرچ پێویستە بۆ ئەوانی تر پێویست نییە پێویست ناکە ئینڤیتیشنت هەبێ تەنها ئەگەر لە ڕێگەی زانکۆ بێت تەقدیم بکەی ئەو کاتە ئەو زانکۆ خۆی ئینڤیتیشنت بۆ دەنێرێتن یعنی تۆ پێویست ناکە ڕیکویستی بکەیت کۆریان لانگویج پرۆگرام کە ئەمە ڕیکوایردمێ نییە بەڵام ئۆپشنەڵە توانی هەت بێ و توانی نەش بێ GKS applicant agreement ئەوە فۆرمێکە حازرە خۆتان یەکسەر داونلۆدی دەکەن و بەس ساینی دەکەن personal medical assessment چەند پرسیارێکە فۆرمێکی خۆی هەیە ئەیش فۆرمی ژمارە نوێیان داونلۆدی یەکەی چەند پرسیارێکە وەڵامی پرسیارەکان دەدەیەوە هەر یەکسەر خۆت ینی پێویست ناکە بچی بۆ لای دکتۆر و لەگەڵ فۆرمی دەیەم consent to collect and use information ئەوەش هەر شتێکە کە تۆ ڕێگە پێدەدەی کە معلوماتی تۆ بەکاربێن بەس ساینێکی دەکەی ئەوەی گرنگە لێرە proof of citizenship وەبزانم لە زمانی خۆمان پێی دەڵێن سوورەت قەید یاخود شەهادەی لەدایک بوون کە دەبێت شەهادەی لەدایک بوونت هەبێ طبعا ئەوە لە وەزارەتی ئەوەی کە نفوس و شتی لەوێن دەروەری دەگری دەچی لێ داوای دەکەی ئەوان بۆت حازر دەکەن بە زمانی کوردیە ئەوەی کە من بەبیرم بێ بۆیە دەبێت تەرجمەی بکەی بە زمانی ئینگلیزی و نۆتەرایزیش بکرێن واتە لە پەیوەندیەکانی دەرەوە ستامپ شتی لێ بدرێ بۆی کە لیگڵی شتەکە بکرێتن ئی خۆت و ئیدێکت و ئی باوکیشت ئەوەی کە پێویستە شەهادەی باچیلەرتە ئەگەر بۆ ماستەر تەقدیم دەکەی و شەهادەی ماستەرە ئەگەر بۆ دکتۆرا تەقدیم دەکەی و شەهادەی دکتۆرا ئەگەر بۆ ریسەرچ تەقدیم دەکەی دەبێ ئەوانش هەمووی بە زمانی ئینگلیزی بێت ترانسکریپت واتە شەهادەی بە دەرەجە و لەگەڵ شەهادەی سرتیفیکیت کە ترانسکریپت و سرتیفیکیت هەردووکیان دەبێ ئەتاچ بکەی لەگەڵ دۆکیومنتەکانت ئەوانەی تر هەمووی ئۆپشنەڵە کۆپی ئۆف پاسپۆرت ئۆپشنەڵە بەڵام دەبێت دایبنەی باشترەکە دایبنەی طبعا هەرچی هەرچی دەورەیەک هەرچی ئەوۆردێک شتێکت کردووە و شەهادەت وەرگرتووە دایبنێن چونکە حتا ئەو شتانت زیاتر بێتن و ئەوان هەست دەکەن کە تۆ چالاکتری ئەگەری وەرگیرانت زیاترە بۆیە هەموو ئەوۆردەکانت هەموو شەهادەکانت لە هەر شتێکە کردوتە هەمووی ئەتاچ بکە لەگەڵیان داینێ بەڵام شەرتە هەمی بە زمانی ئینگلیزی بێ باشە باشە لێرە
ئەوەی گرنگە لێرە زۆر کە باسی بکەین چی وا دەکا کە تۆ ئەگەری دەرچوونت بۆ ئەو سکۆلەرشیپە زیاتر بێ. طبعاً دەبێت سترۆنگ ئەکادمیک باکگراوند، واتە تۆ دەبێت باکگراوندێکی زۆر باشت هەبێ ئەکادیمیەن، واتە دەرەجەت باش بێ، لە زانکۆ چالاک بووبی. شەر نییە چالاک بووی، بەڵام هەتا چالاکی و شتت زیاتر بێتن باسی بکەی ئەوە باشترە. پروپۆزڵ ریسەرچ پروپۆزڵ طبعاً بۆ ماستەر و دکتۆرا ریسەرچ پروپۆزڵ ئۆپشنەڵە، بەڵام من دەڵێم بیکەن چونکە بەس بۆ ریسەرچ مەستە بێت بێ، بەڵام من دەڵێم بۆ ماستەر و دکتۆراش بیکەن باشترە، چونکە کە تۆ ریسەرچ پروپۆزڵ شەر نییە شتێکی دوور درێژ بێ، بەڵام 1 پێیج 2 پێیج بێ بە کورتی باسی بکە ئۆکێ من دەمێ لەسەر ئەو تۆپیکە ریسێرچەکەم بکەم کە خوێندرم تەواو کرد. ئەمە پلانی منە. شەر نییە بزەبت لە دواییدا تۆ ئەوە بکەی، بەڵام ئەگەر تۆ ریسێرچ پروپۆزڵێک پێیان نیشان بدەیت ئەوان هەست دەکەن تۆ پلانت هەیە، تۆ ئۆڕەدی دەزانی دەتەوێت چی بکەیت، یعنی ئەگەری دەرچوونت باشتر دەبێت. پرسنەڵ ستیتمنت طبعا پرسنەڵ ستیتمنت زۆر زۆر گرنگە، خاڵی زۆری لەسەرە. پرسنەڵ ستیتمنت چییە؟ بۆچی تۆ دەتەوێت بچی بۆ کۆریا بخوێنی؟ بۆ دەتەوێت GKS لە ڕێگەی GKS ئەوە بڕۆی؟ ئامانجی تۆ چییە؟ ینی ئەوانە هەمووی پرسیارە تۆ دەبێت لە خۆت بکەی، وەڵامەکەی دەبێت بە شێوەیەک بنووسی کە قەناعەت بەو کەسانە بینی کە ئەپلیکیشنی تۆ سێر دەکەن و دەخوێننەوە بڵێن ئۆکەی ئەو کەسا ستۆریەکی هەیە، شتێکی ستۆریەکی هەیە، خۆ چیرۆکێکی گرنگی هەیە، خۆت ئامانجێکی گرنگی هەیە کە دەوێت بچێت بۆ کۆریا لە ڕێگەی GKS لێ بخوێنێ. ینی خاڵێکی زۆر دەخەنە سەر پرسنەڵ ستیتمنتیش. ئەمانە پوختەی با بڵێن GKS و چۆن بتوانانی تەقدیم بکەی و تەقدیماتەکە چۆنە. حەز دەکەم ئەوشتان پێ بڵێم کە ئێوە دەتانەوێت ینی پێش وەختە کە دەتانێت تەقدیم بکەن دائیمەن خۆتان باش ئامادە بکەن. ئەو دۆکیمنتانی کە پێویستە لە گایدلاینەکان نووسراوە هەمووی بەباشی ئامادە بکەن پێش وەختە، مانگێک 2 مانگ پێش وەختە. ینی ئێستا ئێمە ئەو سێمینارەمان کردووە، هەر لە ئێستاوە خۆتان ئامادە بکەن باشترە بۆ ئێوە بۆی تووشی هەڵە و شت نەبن هەتا بۆ مانگی 1 و 2. و هەر پرسیارێکیشتان هەر شتێکتان هەیە کۆنتاکت بە سەفارەت بکەن. من کاتی خۆی کە تەقدیمم کرد ینی کچێک بوو بەرپرس بوو لەسەر GKS لە سەفارەت، ئەو خۆی بە منی وتی تا پرسیار زیاتر بکەی و کۆنتاکتت لەگەڵ ئێمە هەبێ بۆ ئێمە باشترە، هەست دەکەین کە تۆ ینی هەم بڵین زیاتر حەز دەکەی تەقدیم بکەی بۆ ئەو، زیاتر حەز دەکەی وەربگیری لەو پرۆگرامەیە، زیاتر ئینترستت هەیە لەو پرۆگرامەیە. و هەم بۆ دڵنیایی خۆشتان ئەگەر پرسیارێکیان شتێک لی زۆر دڵنیانین زۆر زۆر ئاساییە، یاخود یان بە ئیمەیل یان بە تەلەفۆن پەیوەندیان پێ بکەن و ئەوان زۆر زۆر هاوکاریتان دەکەن. هەر لەو PPTە دواییش ئینشاڵڵا لەگەڵ ئاوات ئەکادمی شێری دەکەین ئەو کۆنتاکت ئینفۆرمێشنانە کە ئێوە بتوانن بە ڕێگەی ژمارەی تەلەفۆن و ئیمەیلیان و پەیوەندیان پێوە بکەن. و ئەگەر هەر پرسیار و شتێکیشتان هەیە ئێستا دەتوانن لە چاتەکە بینووسن، دەتوانم زۆرترین پرسیار وەڵام بدەمەوە. هەر شتێک کە لی تێنەگەیشتون یاخود لە شوێنێک پرسیارێکتان لە شتێک هەیە ئەتوانن بینووسن هەوڵ دەدەم وەڵامی بدەمەوە. ئازیزانم ئێستا ئەتوانن دەست هەڵببڕن بۆ ئەوی بتوانم مایکەکانتان بکەمەوە و هەروەها بەشی کۆمنتیشم کردوتەوە ئەگەر پرسیارێکتان لە مامۆستا ئاشنای بەڕێنسەیە توانن لە کۆمنت بینووسن. بەڕێز شەوکەت مایکەکەت پێدراوە، ئەتوانی مایکەکەت بکەیتەوە بفەرموو. شەوکەت بەڕێز شەوکەت فەرموو. مایکم پێیاوی ئەتوانی مایکەکەت بکەیتەوە. بەڵێ دیارە کاک شەوکەت ئاگای لێ نییە. بەڕێز نەورۆز مامۆستا ببوورە مامۆستا ئاشنا.
بەڵێ. مامۆستا ئاشنا دەستەکانی جەنابتی و مامۆستا هێرۆش خۆشببی لە بۆ ئەو ڕوونکردنەوانە دەستەکانی جەنابتان خۆش زۆر سپاس. وەڵام مامۆستا هێرۆ من دەمەوێ بڵێ دکتۆرایەکە بخوێنم لە بەشی بڵێ تەندروستی کۆمیونیتی هێڵ جەنابتان گوتتان وە بزانم نابێت تەمەندتان لە بۆ دکتۆرا و ماستەر لە چل ساڵ زیاتر بێ وایە؟ بەڵێ. یعنی لە بۆ دکتۆرایەکەش هەر چل ساڵە؟ بۆ ماستەر و دکتۆرا 40 ساڵە، بۆ ریسێرچ هەتا 45 ساڵ. بەڵێ بەڵێ. خوێندنش لەوێ بە زمانی ئینگلیزیە یان بە زمانی کۆریە؟ پرسیارێکی باشە بیرم چ ئەو باس بکەم. طبعاً ساڵی یەکەم کە کۆری دەخوێنی ئەو هەمووی بە کۆریە باشە، دەگەڕێتەوە سەر قسمەکەی خۆتان. بۆ نمونە قسمی من ئینتەرناشنال ریلیشن بوو، واتە پەیوەندیەکانی دەرەوە، هی ئێمە 150 کۆری بوو 150 ئینگلیزی بوو. زانکۆکەی ئێمە و مامۆستاکانی ئێمە ئاوا پێیان خۆشتر بوو کە 150 ئینگلیزی بێ 150 کۆری بێ، بۆ لە بەرەوەی بەس من و تەلەبەیەکی تر ئەجنەبی بووین، ینی کۆری نەبووین، باقیەکەی تر هەموو کۆری بوون لە پۆل. هەرچەندە کتێبەکانمان هەمووی بە ئینگلیزی بوو، بەڵام ئەوە لە بەرەوەی خاتری تەلەبەکانی تر کە زۆرتر بوون زیاتر دەرسەکەی دەیویست بە کۆری بکەم، بەڵام کێشەمان نەبوو چکە ئێمە کتێب و شتمان هەمووی بە ئینگلیزی بوو، ساڵێکیش کۆریمان خوێنده بوو، ینی بای ئەوەندە تێدەگەیشتین، بەڵام هەشا زانکۆ هەیە هەمووی بە ئینگلیزیە باشە، یانی دەگەڕێتەوە زەر زانکۆکە قسمەکەت مامۆستاکەشت. بەشی توپیەکانیان هەیە دکتۆرا؟ بەڵێ هەموو بەشێکیان هەیە. دەستەکان خۆش لە کاتمان گرتی، زۆر سپاس دووبارە. مەمنون. بەڕێز نەورۆز بەڕێستان مایکەکەتان بۆ کراوەتەوە، توانن فەرمونون. بەڕێز نەورۆز بەڵێ ڕۆژان خان بەڕێستان بفەرمونون. مایکەکەم پیاوی ئەگەر ئەکسێپتی بکەی فەرموو. السلام عليكم. عليكم. باشی مامۆستا سلامت بی سپاس. سپاستانەکەین بۆ ئەم دەرفەتە، بەڕاستی زۆرێک لە ئێمە 1001 پرسیارمان هەبوو، ئەمانویست بەباشی لە بابەتەکە تێبگەین، ئەمە دەرفەتێکی باش بۆی وەڵامەکانمان وەربگرین. مامۆستا من حالیان ماجستێرە خوێنم لە کیمیای تەحلیلیە ئەنالیتیکال کیمیستری. کاتی خۆی پۆستێکم بینی وتیان ئەتوانن بڕۆن بەحثەکەی خۆتان لە کۆریا بکەن بۆ ماوەی 7 هەفتە لەوێ بمێننەوە، بەحثەکەتان ئەتوانن لەوێ تەواو بکەن، با بڵێن ڕیسالە و ئەترۆحەکە و بێنەوە. ئایا ئەوە ڕاستیەکی تێدایە؟ ئەگەر بمانەوێ بچینە ئەوێ چۆنێتی کارکردنی ئەو جۆرە شتە چۆنە؟ بەڵێ ئەوەیان لە ڕاستیدا لە ڕێگەی GKSەوە ناکرێن. ئەوەیان چۆن دەتوانی بکەیت؟ تۆ دەتوانی دایرێکتلی پەیوەندی بە زانکۆیەک بکەیت، زانکۆیەک کە ئەو بەشەی توی هەبێت باشە، لەوانەیە یەک زانکۆ دوو زانکۆ چەند دانەیەک هەڵدەبژێری دەیاندۆزیەوە، چکە شەر نییە هەموو زانکۆکانیش وەڵام بدەنەوە، دەبێت پەیوەندیان پێوە بکەیت، باسێکی خۆت دەکەی، باسی ریسەرچەکەت دەکەی، دەتەوێت چ بکەی، یاخود مامۆستای ئەو بەشەی خۆت لە زانکۆکە دایرێکتلی پەیوەندی پێ بکە. زۆر جار هەیە مامۆستا هەیە لە بەشی با بڵێن بەتایبەتی علمیەکان پێویستی بە تەلەبەیە لە وڵاتی تر بێن لە بەحثەکەی یان لە شتێک یارمەتی بدە، ینی جاری وا هەیە 180شی کەڤەر دەکە، با بڵێن وەکو سکۆڵەرشیپێکی دەداتێ، جاری واش هەیە 150، ینی بە مختصری دەبێت تۆ خۆت جیان لە GKS چەند زانکۆیەک بدۆزیتەوە کە قسمەکەی تۆیان هەیە، خۆت دایرێکتر پەیوەندیان پێوە بکەیت، ئیتر ئەوان پێت دەڵێن پرۆسیجەرەکە چۆنە دەبێت چی بکەی، و یاخۆت با بڵێن کۆنتاکتی مامۆستایەکانت دەدەنێن توانین لەگەڵ ئەو مامۆستایان قسە بکەیت، توانین لەو ڕێگاوە بکەیت. بەڵێ دەسەکانت خۆش بێ مامۆستا. ئەدی لەلایەنی خوێندنی دکتۆراوە ئایا ئەو بەشەی ئێمە یعنی ئەو بەشەی من لە هەموو ئەوەکان هەیە، لە هەموو زانکۆکانی کۆریا هەیە؟ شەرت نییە لە هەموو زانکۆکان هەبێت، چکە هەندێک زانکۆ هەیە هەندێک بەشی هەیە بەس،
بەس چی دەکەیت تۆ ئەو زانکۆیانی کە لە گایدلاینەکە نووسراوە وتمان تایپ A و تایپ B باشە بەڵێ یاخود دەتوانین یەکەم شت بڕۆ لە گوگل ریسێرچێکی بکەم چ زانکۆیەک لە کۆریا ئەو بەشەی منی هەیە ئیتر ناوەکانت پێدەدا سێر کە ئەو ناوانە بزانن لە تایپ A و تایپ بیەکە هەیە ئەگەر هەبێت تاو یعنی ئەو زانکۆیە ئەو قسمەی تۆ هەیە بەس شەرنیە هەموو زانکۆیەک هەموو قسمێکی هەبێت دەستەکانت خۆش بێ مامۆستا زۆر سوپاست دەکەم بەڕێز فەرمان مایکەکەت پێدراوە فەرموو بەڵێ دەست خۆش مامۆستا دەست خۆش مامۆستا ئاشنا زۆر زۆر سوپاس ڕاستیەکەی من بۆ ریسێرچ دەمێت تەقدیم بکەم و پرسیارەکەم ئەوە بوو ئەمە ڕاستی من خۆم لە وەکو زانکۆی کوردستان دوایەوە چوومە یوکی دوایەوە چوومە سایپرس یعنی ئەو زانکۆیانی کە ینی من خوێنم هەلە دەرەوە بووە هیچ تەئسیری دەبێت لەسەر مەسەلەی وەرگیرانی ئەو بابەتانە هیچ فەرقی لەگە زانکۆیەکی ناوەخۆی لە با بڵێن لە گایدلاینەکانی GKA هیچ ئاماژە بۆ ناکە بڵین ئەگەر تۆ لە زانکۆیەکی دەرەوە خوێندبێت فەرقی هەیەیان ئەو شتانە ناڵێن بەڵام ناشزانی ئەوانەی کە با بڵێن جەجەکان ئەوانەی کە ئەو لوجنەی کۆمیتێ کە دادەنیشێ لەسەر چ با بڵێن کرایتریایەک ئەپلیکیشنەکان هەڵدەبژێرێوانە ینی لاوانەیە شتێکی شخصی بێ نازانم بەڵام وەکو گایدلاین لە ناو GKA شتی ئاوانە هەمووی باز نەکراوە بەس باسی دەرەجە کراوە لەگەڵ با بڵێن تۆپ 20 بی یاخود هەشتا بەرەو سەرەوەت هەبێ یاخود GPA-کەت ئەوە کام بێەوەی کە باسمان کرد وێ دەست خۆش زۆر زۆر سوپاس زۆر زۆر سوپاس بەڕێز بڕیار ئەکرەم فەرموو مایکەکەت پێدراوە توانی مایکەکە وەربگری بەڕێز بڕیار ئەکرەم کاتت باش مامۆستاشنە باشتر سوپاس سوپاس بە کوردانی و هەمومان ڕەخسان بۆ ئێمە پرسیارەکەی من ئەو بوو لە جەنابتی بکەم ئێستا ئەوانەی کە نمرەیان کەمە بۆ نمونە ئێستا لە خوێنی باڵا دەڵێتن 65 بەرەو سەرەوە ئەجا تعدیل شادە ئەوانت بۆ دەکرێت بەس لە ئەکسترایەکە مەسەلەن بڵێن ئێستا بۆ نمونە تەڵەبەک دەرەجەی کەم بێت مەسەلەن بچێتەوە بۆ دیبلۆم بخوێنێتەوە جا دووبارە هەلی ماستەر وەربگرێتەوە جا ئەوە لای لە گایدلاینی کۆریایەکە ئەوەیە یعنی شەرتە بگرە ینی مەبەستت لەوەیە دەرەجەت لە 65 بێتن زانکۆیەکی تر بخوێنی بەڵێ یعنی بە دەرەجەی زانکۆکە زانکۆیەکی تر بخوێنی بەڵێ بە زانکۆکە تر بخوێنم نا لە GKS ئەگەر بتەوێ با بڵێن بتەوێ ماستەر بخوێنی دەبێت لە دەرەجەی باچیلەرت و ئەگەر بتەوێت لە زانکۆیەکی تر بخوێنی ئەو کاتە دەرەجەی پۆلی 6 حساب دەکرێت یان ئەگەر دیپلۆمت هەبێ وابزانم ئەوەیان زۆر تاکید نیمە بەڕاستی بەڵام چکە گایدلاینەکان ساڵانە دەگۆڕدرێ ئەو کاتێک کە من تەقدیمم کرد ئەوانەی دیپلۆمیان هەبوو نیان دەتوانی با بڵێن تەقدیم بکەم بەڵام بیستم ئەم ساڵ ئەگەری ئەوەی هەیە کە ئەوانەی دیپلۆمیشیان هەیە بتوانن تەقدیم بکەن بۆ زانکۆ سو ئەگەر تۆ زانکۆ تاوا کردووە ئەو زانکۆی حساب ناکرێت پۆلی 6 دەرەجەکە چەند هێناوە دەتوانی بۆ دەرەجێ زانکۆیەکی تر بخوێن ئەزان مەخسەمەوەیە بۆ نمونە ئێستا تەلەبە هەیە ینی بڵێن دەرەجەی لە 65 کەمتر بێت دووبارە بچێتەوە دووبلۆم بخوێنێتەوە ینی ئەکستراما ئێستا لە هەرێمی ئەو شتە باوەڕ پێکراوی پێکراو و تەلەبەش هەیە و دووبارە ینی دووبارە ساڵێک ئەخوێنی تۆ بەبێ پرۆجێکت ینی پرۆجێکتت هەبێ دوای ئەوە دیسان ماستەرەکەش ئەگەری وەرگیران زۆرتر دەبێ نەک بۆ وەرگیرانێک مەسەڵ سە بڵێن بۆ نمونە بۆ سکۆلەرشیپ بێ ئەوە شتێکی ترە ئەگە بڵێن بۆ تەقدیماتی زانکۆکانە بڵێن بە مەبلەغێک پارە ئەوە شتێکی تر ئەگەر زۆرترە جا نازانم لە کۆریا ئەو شتە هەیە وەکو وتم ئەم ساڵ ینی ئەگەری ئەوە هەیە با بڵێن تۆ بە دیپلۆمەکە دەرەجەکەت بەرز دەکەوەنیە ئەگەری ئەوە هەیە بتوانانی تەقدیمی زانکۆیەک بکەیت بتوانی لە ڕێگەی GKSەوە ئەوە بۆیە ناڵێم زۆر دڵنیانیم بەس با گایدلاینەکان ساڵانە دووبارە دادەندرێتەوە وابزانام لە مانگی یەک دادەندرێ یان ئەخیری مانگی دوازدێت تاکید نیمە بیخوێننەوە دیسان چکە ئەگەری گۆڕانکاری بچووک هەیە بەس بیستم شتێکی وا دەکرێت
سۆکە گایدلاینەکان بڵاو کرایەوە ئەکید لە گایدلاینەکان دەنووسرێن. یعنی لەگە ئەو قسەی من بڵێ ئەو گۆڕانکاریە بکرێ بیستومە کە دەکرێن، بەڵام هەتا گایدلاینەکان بۆ 2026 دانەندرێ ناتوانم بڵام دەکرێ یان ناکرێت. تاڵ دەست چاوت خۆش بێ. زۆر زۆر سپاس دەکەم. زۆر زۆر سپاس. بەڕێز نەورۆز ئەگەر دووبارە مایکەکەت پێ بدەین بفەرمووی. بەڕێز نەورۆز. مایکەکەت کراوەتەوە بەڕێزم، ئەتوانی بدوێی بەداخەوە دیارە کێشەی خەتی هەبێ. بەڕێز سەید فەرموو مایکم پێیاوی ئەتوانی. سڵاوتان لێبێت، دەستخۆشتان لێکم بۆ ڕێخستنی ئەم سمینارە. یەک پرسیارم هەبوو بۆ مامۆستا ئاشنا. بەڵێ مامۆستا ئاشنا، من دەمەوێت تەقدیم بکەم بۆ ماستەر بۆ بەشی ئینتەرناشنال ریلیشن. معدەلی بەکالۆرسم 76.5، بەڵام لەسەر بڕوانامەکەم ئاماژەی پێدراوە کە من لە ڕێزبەندی 13 و بڕوانامەی ئایڵتیشم هەیە بان 6. دەتوانم تەقدیم بکەم ئەگەر معدەلم لە 4.8 بێت؟ بەڵێ، چونکە وەک لە سلایدەکانیش ئاماژەی پێکرا بوو، ئەڵێ یان دەرەجەت لە 8 بەرەوسەرەوە بی ئۆر یان تۆپ 20 بی، یعنی ئەوائلی 20مەکە بی، باشە لەو 20می یەکەمەکە بی. مادام ڕیزبەندی 2-13 واتە لە 20ەکەی کاوا بێت دەتوانی تەقدیم بکەیت. زۆر باشە. پرسیارێکی تر مامۆستا ئاشنا، هیچ ڕێژێکی دیاریکراو هەیە ساڵانە چەند کورسی بۆ هەرێمی کوردستان تەرخان کراوە لە ڕێگەی ئەم سکۆڵەرشیپەوە بەگشت ئافرەکان؟ بەڵێ، ئەوەی کە من هەتا ئێستا بزانم 4 کورسیە، دوانیان بۆ عەرەبەکانە، دوانیان بۆ کوردە. دەست خۆش بێت. مامۆستا ئاشنای بەڕێز، دەستەکانە خۆش بێ بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. مامۆستا ئاشنا لە کۆمنتیش پرسیار هاتووە، ئەتوانی وەڵامی کۆمنتەکان بدەیتەوە؟ بەڵێ، یەکێک لە پرسیارەکان کە کراوە پێم وابێ گرنگی شانی ئاماژەی پێ بدەین، ئەڵێن ئایا لە ڕێگەی ئەمبەسی لە ڕێگەی سەفارەتەوە تەقدیم بکەین باشترە یاخود لە ڕێگەی زانکۆ؟ من شخصیان وەکو ئەکسپریەنسی خۆم دەڵێن لە ڕێگەی سەفارەت بکەی باشترە، بۆ چونکە تۆ لە سەفارەت ئۆپشنی 3 زانکۆت هەیە، یعنی هیچ نەبێ ئەگەری زۆری هەیە هیچ نەبێ لەو 3 زانکۆ یەک زانکۆ هەڵت بژێرە. بەڵام کە تۆ لە ڕێگەی زانکۆ تەقدیم دەکەی بەس ئەو چانسەت هەیە، ئەو چانسەت لێ بڕوە تەواوە، تر ئەو ساڵە سکۆڵەرشیپەکە لێت دەڕوە، دەبێ ساڵێکی تر هەم دووبارێکەوە. یعنی تۆ ئازادی ئەگەر دەتەوێت لە ڕێگەی زانکۆ بیکەی، لەوانەشە زانکۆکە هەڵت بژێرێ، بەڵام بۆ ئەوەی ئەگەری ینی هەڵبژاردنت زیاتر بێت، من پێم باشتر لە ڕێگەی سەفارەتەوە بکەیت. ئەوە یەکێک بوو لە پرسیارەکان کە پێویستی بەڕوونکردنەوە هەبوو لە کاتی پرێزنتەیشنەکە. یەکێک ئەڵەیە بەکالۆریۆس کراوەیە یاخود تاواو بووە پێشکەشکردن. ڕاستی ئەوەیان نازانم تاواو بوویان، ئەزانم لە مانگی دەکراوە، بەڵام بۆی دڵنیا بن پەیوەندی بە سەفارەتی کۆریاوە بکەن لە بەغدا، ئەوان پێتان دەڵێن ئەگەر کاتی ماوە یاننا، چونکە هەر وڵاتێک بۆ ماستەر و دکتۆرا و ریسێرچیش وایە، هەر وڵاتێک سلێکشنی یەکەم ڕاوندی یەکەم کە هەڵدەبژێردرێن اختیارەکە بەدەست سەفارەتی کۆریا لە وڵاتەیە کە هەتا چەند دێدلاینەکە درێژ دەکاتەوە. یعنی بۆ نمونە سەفارەتی کۆریا لە بەغدا نووسراوە لە GKS-ەکە هەتاوەکو 15/3، بەڵام سەفارەت بۆی هەیە لە بەغدا تۆزێک درێژتری بکاتەوە، بۆیە پەیوەندی بەخۆیانەوە بکەن، ئەوان پێتان دەڵێن ئەگەر کاتماوە یاننا. ئەوە بۆ بەکالۆریۆس. بۆ ماستەر و دکتۆرا و ریسێرچ وەکوتم لە مانگی ئەخیری 1 یاخۆت بیدایەتی مانگی 2 دەست پێ دەکرێتەوە. شتێکی تریش کە دەمەوێت
باسی بکەم گرنگە بۆ ئەوەی ئەگەری دەرچوونت باشتر بێ چ بەشێک تاوا کردووە لەو بەشە ینی نزیکی ئەو بەشە یاخود بەشەکەی وەکو خۆت هەڵبژێریەوە بۆ ماستەر دکتۆرا ریسەرچ بۆ نمونە تۆ ئینتەرناشنال ریلیشنت خوێندووە لێرە لە کوردستان قسمێک هەڵبژێرە نزیک بێ لای خۆت ئەگەر ڕێک خۆشی نەبێت بۆ لەبەرەوەی کە تۆ با بڵێن پەرستاریت تاوا کردو دەچی تەقدیمی ماستەر دەکەی بۆ ئینتەرناشنال ریلیشن ئەگەری دەرچوون زۆر کەمە لێرە بۆ لەبەرەوەی تۆ باچیلەرت پەرستاریە بەڵام دەتێت چی ماستەر لە قسمێکی تر بخوێنی ینی پرایۆریتی دەدرێت بەو کەسانەی کە ئەو قسمانە هەڵدەبژێرن کە لە خۆیان نزیکە ئەگەر بێت و بۆ ماستەرە باچیلەرەکەت لە ماستەرت نزیک بێ ئەگەر بۆ دکتۆرایە ماستەرەکەت لە دکتۆرایەکەت نزیک بێ ئەو خاڵش گرنگە باشە یەکێک پرسیاری کردووە ئەڵێ چ شوێنێک زۆر سیقە پێکراوە بۆ ناردنی دۆکیومنتەکانت ڕاستی ئەگەر خۆتان بتوانن بچن بۆ ئەوەی یان کەسێکی خزمێکە یان کەسێک دەناسن دەتوانێت دۆکیومنتەکانتان ببات بۆ بەغداد ئەوە زۆر باشترە بەڵام وەک من گوتم من خۆم دام بە سایقێک هەموو دۆکیومنتەکانم دا بە سایقێک و لە هەمان کاتشدا ئیتیساڵم بە سەفارەت کردو بۆ ئۆڕێدی کە ئەمڕۆکە سایقەکە سەعات ئەوەندە دەگات دۆکیومنتەکانی من دەگەێنێ ئیتر سایقەکە چوو بوو دۆکیومنتەکانی دابوو بەو کەسەی کە سەفارەت دایناوە دۆکیومنت لە هەموو ئەپلیکیشن لە هەموو ئەپلیکێنتەکان وەردەگرێت و لێ وەرگرت بوو یانی هیچ کێشەی نەبوو بوو بەڵام بە تەئکید هەتا کەسێک بناسی دۆکیومنتەکانت بباتن ئەو زۆر باشترە ئەگەر خۆشتان دەتوان بچن ئەو باشتریش کاتێک کە ئەپلیکیشن دەکرێتەوە بۆ ماستەر و دکتۆرا و ریسەرچ بۆ نمونە مانگی یەکی دوو کراوە وەک گوتم هیچ نەبێ مانگێک و نیو نزیکی 2 مانگ کاتتان هەیە بۆی دۆکیومنتەکانتان بنێرن بۆ GKS بەڵام ئەگەر پێت و پێشوەختە خۆت ئامادە بکەی باشترە چونکە وەک گوتمان زۆربەی دۆکیومنتەکان لەوانەیە پێویستی بەوە بکرێتە زەر زمانی ئینگلیزی و هەروەها ستامپ پشتیشی لێ بدرێت بۆی لێگەڵایز بکرێتن یەکێک پرسیەتی ئایا ڕێگە دەدەن کە ئیش بکەیت لە کۆریا لە کاتێک دەخوێنی من کە لە کۆریا بووم پاش ئەوەی کە زمانی کۆریم خوێن کاتێک کە زمانی کۆری دەخوێنی ناتوانانی ئیش بکەیت بۆ دنیا بەڵام کە چیە سەر خوێندنەکەی خۆت چیە سەر با بڵێن من بۆ دکتۆرا چوون چوومە سەر دکتۆرایەکەم خوێندنی دکتۆراکەم دەست پێ کرد بەڵێ دەمتوانی ئیش بکەم بەڵام هەر لە خۆمەوە نەبوو دەبوایە بچم لە حکوومەتی کۆریا ئیزن وەربگرم وەک بڵێ شتێکە لە پاسەپۆرتت دەدەن ستامپێکە کە تۆ ڕێگەت پێدراوە ئیش بکەیت و پارتایم ئیشم دەکرد یعنی دەتوانی پارتایم ئیش بکەیت ناتوانانی فوڵتایم ئیش بکەیت چکە تۆ هەر بەتەلە بە حسابی بەڵام بۆکو پارتایم بەڵێ دەتوانی پارتایم ئیش بکەیت پاژەوەی کە ڕێگەت پێدرێن لای حکوومەتەوە و شتێکی تریش جەماعەت زمانی کۆری لە شارێک دەخوێنن و خوێندنەکەی خۆشتان با بڵێن تۆ زانکۆیەکەت سۆڵ ناشنال یونیڤەرسیتی وەرگیرای باشە کە لە عاسیمەی کۆریایە لە سۆڵە زمانی کۆریەکەت لە شارێکی تر دەخوێنی پاژەوەی ئەو ساڵە زمانی کۆریەکەت تەواو کرد ئینجا دەیە سۆڵ ناشنال یونیڤەرسیتی خوێندنەکەی خۆت دەخوێنی ئەوە لەوانەشە بگۆڕدرێ ئەگەری وەی هەیە دەیانوت بۆ 2026 لەوانەیە وای لێ بکەن کە هەم زمانی کۆریەکەش و هەم خوێندنەکەشت لە هەمان شار بێ بۆی زۆر لێت تێک نەچێ بەڵام کاتی ئێمە کە چوین بۆ کۆریا زمانەکەمان لە شاری بوسان خوێند پاشان ساڵی یەکەم کۆریمان تەواو کرد ئینجا چوینمە زانکۆکەی خۆم و خوێندنی دکتۆراکەم دەست پێ کرد یەکێک پرسیەتی ئەو کەسانەی بەکالۆریەس ئەخوێنن کورسی پرۆگرامی هاوینەی دەرفەت ئەدەن بۆ بەشداریکردن بۆ بەشە جیاوازان بۆ GKS
خوێندنی پرۆگرامی هاوینە نییە. GKS پرۆگرامێکی فوڵە تەواوە، ینی فوڵ پاکێجە بۆ ماستەر و زمان 3 ساڵ، بۆ دکتۆرا 4 ساڵ، بۆ ریسێرچ 6 مانگ بۆ ساڵێکە. ینی پرۆگرامی هاوینە لە GKS دا نییە هەتا ئێستا. نازانم ئەگەر لە داهاتوو دەبێیان نە، بەڵام هەتا ئێستا نییە. یەکێک نووسیەتی مامۆساگیان دەست خۆش بێ زەحمەت ئەگەر ژن و مێرد یەکێکیان تەقدیم بکەن، ئەوی تریش ئەتوانێت لەگەڵی بچێتە کۆریا. پرسیارێکی باشە، چونکە زۆر کەس هەیە ڕاستە دەچێت بۆ خوێندن و خێزانی بەجێ دێڵێ ساڵی یەکەم کە زمانی کۆری دەخوێنی ناتوانی خێزانەکەت ببەی، بەڵام بەس ئەوەندە زمانی کۆریەکە تەواو کرد و چیتە سەر خوێندنەکەی خۆت دەتوانی خێزانەکەت ڕابکێشی و بیهێنی لای خۆت، یانی دەتوانی بیهێنی بۆ کۆریا، هیچ کێشت نابێ، حکوومەت ڕێگەت پێدەدا. جەماعەت ڕێکۆمەندیشن لێتەر کاتێک چکە ڕێکۆمەندیشن لێتەر دەبێت تەقدیم بکەن. باشە ڕێکۆمەندیشن لێتەر مەرج نییە مامۆستاکەی خۆت بێن، ڕانەیە ئەو کەسە بێ کە لەگەڵی ئیش دەکەی مامۆستایەکی کۆنت ببێتن بۆ دەنووسێن، هەر کەسێک بێت کە بەڵام کەسێکی پرۆفێشنەڵ بێیان ئەکادمیک بێ. باشە کە بۆشت دەنووسێت ئەو ڕێکۆمەندیشن لێتەر تۆ بە هیچ شێوەیەک بۆت نییە بیبینی. ڕێکۆمەندیشن لێتەر لە ناو گایدلاینەکان و لە ناو وێبسایتەکە خۆشی فۆرمێکی تایبەتی هەیە، فۆرمەکە داونلۆد دەکەی، ئەو فۆرمە دەدەی بۆ کەسەی کە ڕێکۆمەندیشن لێتەرەکەت بۆ دەنووسێن. باشە کە ڕێکۆمەندیشن لێتەرەکەت بۆ دەنووسێ، با بڵێن مامۆستاتا یاخۆت مدیرەکەت یان کەسێکە، ستامپی دەکا و ینی سانی دەکا و دەیخاتە ناو زەرفێک، زەرفەکە قەپات دەکا و ستامپێک لەسەر زەرفەکەش دەدەن بۆ ئەوەی تۆ نەیبینی، یانی نابێت تۆ بیکەوە. ئەوە مەرجە لە GKS، نابێت تۆ بە هیچ شێوەیەک ڕێکۆمەندیشن لێتەرەکە ببینی. کە مامۆستاکەت ڕێکۆمەندیشن لێتەرەکەی کردە ناو زەرفێک و قەپاتی کرد، دەدا بەدەست تۆ یەکسەر دەیخێتە ناو دۆکیومنتەکانی تر، ناو فایلەکەت هەم بێکەوە و دەینێری بۆ ئەوەی سەفارەت. و ئەگەر لە ڕێگەی زانکۆشەوە تەقدیم دەکەی بە هەمان شێوە فۆرمەکە بۆ مامۆستا دەنێری، مامۆستا دایرێکتلی فۆرمەکە بۆ زانکۆ دەنێری، یانی تۆ نابێ بیبینی. یەکێک پرسیەتی ئەڵێ لە بەشی پەرستاریم لە دەرەوەی وڵات چەند لقێکی هەیە، بەڵام لێرە هەمووی یەک بەشە. وەکوتم کێشەت نییە، شەر نییە قسمەکە ڕێک قسمەکەی خۆت بێ کە تەقدیمی دەکەی بۆ GKS، بەڵام شەرتە نزیک بێن لە باکراوندی ئەکادمی تۆ. ئەین تۆ پەرستاریت خوێندووە کە تەقدیمی GKS دەکەی بۆ زانکۆیەک، دەتوانی شتێک هەڵبژێری کە لە پەرستاری نزیکە، هیچ کێشەت نابێ، ئاساییە، ئەو کاتە دەکارێتەوە سەر ئارەزووی تۆ دەتەوێت چ بەشێک لە پەرستاری بخوێنی. وەبزانم زۆربەی پرسیارەکانمان وەڵام بدایەوە. سەفارەت مەبەستت کێ؟ سەفارەت مەبەستمان سەفارەتی کۆریایە لە بەغدا. باشە قۆنسوڵخانەی ئێرەنا، هیچ شتێک بۆ قۆنسوڵخانەی کۆریا لە هەولێر نانێرن، هەموو دۆکیومنتەکان بۆ سەفارەتی کۆریا دەنێرن لە بەغدا ئەگەر لە ڕێگەی سەفارەتەوە تەقدیم دەکەن. چۆن لە ئێستاوە خۆمان ئامادە بکەین؟ وەکو باسمان کرد لە ئەو فۆرمانەی کە پێویستە ئامادەی بکەین، شەهادەت بوو، شەهادەی بە دەرەجەت بوو، شەهادەی لە دایک بوونی خۆت و دایک و باوکت بوو کە دەبێت دەری بێنی و بیکەیت بە زمانی ئینگلیزی، هەرچی شەهادەیەک دەورەیەک شتێک کە کردوتە هەمویان دادەنی، پێرسنەڵ ستەیتمێنتە کە فۆرمێکی خۆی هەیە، داونلۆدی یەکەی پڕی دەکەیەوە، ئەپلیکیشن فۆرمەکەیە، کۆپیەکی پاسەپۆرتەکەتە، ئەو شتانەی کە لە گایدلاینەکە نووسراوە سەحی لێدراوە، ئەوانە هەمووی دەبێت ئامادە بکەی. باشە
وابزانم پرسیارەکانمان وەک کۆمپانیا و شتی شوێنێک هەیە بیبات یەکێک پرسیەتی ئایا هیچ کۆمپانیا و شتێک هەیە بۆی دۆکیومنتەکان ببات بۆ سەفارەت ئەوەی من بزانم هیچ نییە نازانم دەمبیستوە هیچ کۆمپانیایەک شتێک هەبێ ئەو کاتەی من نەبوو نازانم ئێستاش هەیە بەڕاستی یاننا بەڵام هیچ خەمتان نەبێ کێشە نییە ینی من ناڵم وەکو وتم مندان بە سایقێک یان سایقێک بۆی بردم و الحەمدولله هیچ کێشەشم نەبوو ینی گەیاندبووی بەدەستی ئەو کەسانی کە لە سەفارەت بوون ینی الحەمدولله وەریش گیرام لە ئەوەکە ینی ئەوە زۆر کێشە نابێ بەس ئەوەندە ینی کەسێک تۆزێک سیقەی پێ بکەن ئەگەر دەیناسن یاخود ئەو سایقەی کە بۆتان دەنێرەی ڕقمی سیارەکەی وەربگرن یاخود ڕقمی کەسەکە خۆی وەربگرن هەتاوەکو دۆکیومنتەکە دەگەێنێ و دوایش لەگەڵ سەفارەت چێک بکەنەوە کە ئایا دۆکیومنتەکەتان گەیشتووە یاننا بۆیە پێشوەختان با بڵێن ئێوە دێدلاین 15 سێیە ئێوە لە یەکی سێوە بینێرن بۆی ئەو کێشانەتان بۆ دروست نەبێ باشە دەرەجەی بەکەلۆریۆز لە چەند کەمتر نەبێ بۆ ماستەر دکتۆرا وەک ئاماژەمان پێ کرد لە پرەزنتەیشنەکە لە 80 کەمتر نەبێ یان لە 20 ئەوائلەکان بی باشە بۆ دۆکیومنتەکانتان هەمووی دەبێت دۆکیومنتی ئەسڵی بن نابێت دۆکیومنتی کۆپی بنێر ئەگەر سوتفا وەریژ نەگیران دەتوانن داوا لە سەفارەت بکەن دۆکیومنتەکانتان بۆ دەگەڕێنەوە ئەگەر لاین لە حاڵەتێک کە وەرنەگیران لە جیکس یەکێک پرسیەتی ئەتوانن لەوێ بمێنیتەوە دوای خوێندنەکە بەڵێ زۆر کەس هەیە دەمێنێتەوە پاش دەرچوونت کە تەخەڕوجت کرد ئەگەر تەقدیمی ئیش بکەیت ڤیزەی ئیشت وەرگرت زۆر ئاساییە دەتوانیت بمێنیتەوە 5 ساڵ 10 ساڵ 15 ساڵ بە دڵی خۆت بەڵام گرنگ ئەوە ینی ڤیزەی ئیشکردنت هەبێ ئیشێکت دەستکێڵێن مامۆستاوە بزانم زۆربەی یان هەموو پرسیارەکان وەڵام درایەوە ئەزیزان بەس بۆی دڵنیا ببنەوە کە ئەو بەشانەی ئێوە دەتانەوێت بخوێنن سەیری لیستی زانکۆکان بۆ زانکۆکان بکەن وەکو باسمان کە زانکۆی تایپ A و تایپ B چ زانکۆیەکتان دەوێت ئەو زانکۆیە لە هەر لە ناو گایدلاینەکان نووسراوە چ قسمێکیان هەیە ئەو زانکۆیان ئەو کاتە چێک دەکەنەوە کە ئەو قسمەی تۆ دەتەوێت تەقدیم کە ئەو زانکۆی هەیەت یان نیەتی دەستەکانە خۆش بێ مامۆستا ئاشنا سپاس بۆ هەردوو بەڕێز مامۆستا ئاشنا و خات و هێرۆ دەشتان ساف بێ سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان خات و هێرۆ بەڕێستان ئەەکەم بە هۆست هەتاوەکو لینکەکە شیر بکەن بفەرمونون خات و هێرۆ بەڕێستان کراون بە هۆست دەتوانن لینکەکە شیر بکەن مامۆستا ئاشنا ئەگەر پرسیاری تر ماوە ئەو کاتی کە لینکەکە شیر کراوە هەر ئەتوانن وەڵام بدەنەوە لە خزمەتانای دەستەکانە خۆش بێ بەڵام وتمان ئەو کەسانی کە لێرن لەوانەیە بیانەوێت لینکەکە ببینن بۆیە وتمان مامۆستا ئاشنا ئەفۆن مامۆستا هێرۆ بکەین بە هۆست بەڕێزان ئەو لینکەی لەسەر شاشەکەیە لینکەکان ئەتوانن پەیوەندی پێوە بکەن هەر سەلامەت بن مامۆستا ئاشنا بفەرموو ئەگەر پرسیارێک دەستی تۆش خۆش بێ و لەش ساغێ ئازیزان نەتوانن ڕسمی بگرن ئەوە ئیمێڵی باڵوێزخانەکەیە لەگەڵ ژمارەکەیانە
لینکی یەکەم ئەوە لینکی دەربارەی خوێندنە لە کۆریا. لینکی دووەم تایبەتە بە سکۆلارشیپەکەی ئەمڕۆ کە باسمان لێکرد. ئەوە لە ئێستادا پرزنتیشنەکەمان تەواو دەبی، ئەویش ئیمێل و با بڵێن ژمارەی ئەمبەسی کۆریایە کە لە بەغدایە دەڵان. ئەگەر هیچ کەسێک پرسیاری نەما دەربارەی ئەو دوو شتەی لێرەدا ئێمە تەواو بووین. دەستان خۆشبی، زۆر سپاس بۆ دکتۆرە ئاشنا، کاک محەممەد، ڕێکخراوەکەتان زۆر سپاس. دەستەکان خۆش بێ مامۆستا هێرۆ. سپاس بۆ شێرکردنی لینکەکان. سپاس بۆ بەشداربوانی ئازیز و خۆشەویست کە تاوەکو ئێستا لەگەڵمان مابوونەوە. سپاس بۆ ڕێکخراوی گەنجانی کۆریا کوردستان. بەڕێزان، وێبنارەکەمان تەواو بوو. زۆر خۆشحاڵ بووین، هەر سەرکەوتوو بن و سەلامەت بن بە هیوای ئەوەی کە هەموو لایەکتان سوودتان وەرگرت بێ. زۆر سپاس بۆ خات و ئاشنای بەڕێزیش. ئەگەر قسەیەکی کۆتاییتان هەیە مایکەکەتان پێ ئەدرێت، ئەتوانین لە خزمەتتان بین. مامۆستا ئاشنا فەرموو. ئەگەر دەستی ئێوەش خۆش بێ، سوپاستان دەکەم. ئیشاڵە توانی بم زۆرترین زانیاریتان پێ بدەم و سوودتان لەم پرزنتیشنی ئەمڕۆ دیتبایە و دەمە یەک شتیش بڵێم، یعنی ئەوانی کە دەیانەوێت تەقدیم بکەن تکایە ترس لە دڵی خۆتان دامنێن، هیچ بیر لەو شتانە مەکەنەوە، تەنها ئەوەندە بیر لەوە بکەنەوە کە بە باشترین شێوە هەموو دۆکیومنت و شتەکانی خۆتان حازر بکەن و ئیشاڵە هیچ کێشەتان نابێتن و وەریش دەگیردرێن بۆ پرۆگرامەکە. دەستەکانە خۆش بێ، هەر سەرکەوتوو بین. زۆر سپاس. سپاس ئەو تە ئومێد بەخشانە خات و ئاشنا. هەر سەلامەت و سەرفراز بن ئازیزانمان، ئامانەتی خوای گەورە بن، خواتان لەگەڵ.